هێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین. 3 ساڵ تەمەنی ئەم خولەی پەرلەمانی کوردستان تێپەڕی. لەو ماوەیەدا چەندین جار گرژی و ئاڵۆزی لا نێوان پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دروست بووە. شەڕی ئۆپۆزیسیۆن بۆ موچە و خزمەتگوزاری و مافەکانی خەڵکە، بەڵام زۆرینەی پەرلەمانتارانی سەر بەدەسەڵات نەک هەر نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکیان نەکردووە، بەڵکو زۆر جار هێرشیان کردوتە سەر ئۆپۆزیسیۆن و پاڵپشتی حکوومەتیان کردووە. فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان بەتایبەتیش فراکسیۆنی کۆمەڵی دادگەری چەندین یاداشت و پرۆژەیان بۆ باشترکردنی ژیانی خەڵک و لابردنی لێبڕینی موچە و باشکردنی ڕەوشی مافی مرۆڤ و ئازادیەکان پێشکەش کردووە، بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بووە بە خاڵی لاوازی ئەم خولە و ڕێگرا لابردن پرۆژەکانی ئۆپۆزیسیۆن. هیچ هەڵوێستێکیشی لە بەرامبەر کارە نایاساییەکانی حکوومەت نییە. ئەندامانی پەرلەمان لە چوارچێوەی چاودێریکردن و بەدواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت کۆمەڵێک ڕێکار بە پێی پەیڕەو بۆمان دیاری کراوە. یەک لە ڕێکارەکان بەرزکردنەوەی یاداشتە بۆ خستنەڕووی بابەتێکی گشتی کە بە جوێرە مادە 66 ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار لەسەر هەموو پرسەکان ڕۆژانە یاداش دەدەنێ سەرۆکایەتی پەرلەمان کە کۆبوونەوەی پەرلەمان تەرخان بکرێ بۆ نمونە بەر لێبڕینی موچە بە کەرتی پەروەردە، کەرتی تەندروستی کە هەمووی بەرە وێرانەیە، و هەروەها بابەتی موچە، بابەتی دۆخی بازار، بەڵام بەداخەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە بێ نایخاتە بەرنامەی کار کە دەبوو بەڕاستی بە پێچەوانە ئیشیان کردبایە، دەبوو ئیشیوان ئەوە بووایە کە ئێمە هەر داواکاریەکی خەڵک لە ڕێی یاداش دەدێنێ سەرۆکایەتی پەرلەمان ئەوە بخەنە بەرنامەی کار، بەڵام بەداخەوە زۆر لایەندارانە زۆر حیزبیانە مامەڵە دەکەن. پەرلەمانتارێک دەڵێت هەر کاتێک بمانەوێت لێپرسینەوە لاوەزیرێک بکەین یان متمانەی لێوەربگرینەوە بەهۆی ئەو زۆرینە ساختەیەی لایەنە دەسەڵاتدارەکان لا پەرلەمان پێکیان هێناوە، هەوڵەکان شکست دەهێنن. نۆ نامەی جەختکردنەوەم کە ناردۆ بۆ نۆ وەزیری جیاواز، یەکێک لەوانە وەزیری دارایی کە وەختی خۆی پێم وتووە ئایا بۆچی سیستەمی بانقی کە بڕیاری لەسەریراوە جێبەجێ ناکرێ. من پارمانی 5 ئەو نامێن بۆ ناردووە، وەڵامی نەدراوەتەوە. ئێستا چوارەم جەختکردنەوەم ناردووە. بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان پێم بڵێن ئێمە نامەکەمان ناردووە بەڕێز وەزیری دارایی یان وەزیری تەندروستی یان وەزیری شارەوانی وەڵامی نەیاوەتەوە. بەڵام ڕێکاری ترمان لەبەردەمە تەلەفۆن هەیە تەلەفۆنی بۆکەی من بۆ خۆم هیچ بە قورسی نازانم جاری وایە لێرە سواری تەکسییان سیارە بووم چوون بۆ لای وەزیرێک بەبێەوەی تەلەفۆنی بۆ بکەم. یەکێک لەو بابەتە دیارانەی کە زۆرینەی فراکسیۆنەکانی سەربەدەسەڵات و بە تایبەتیش دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لێی بێدەنگن بە تایبەتی بە نایاسایی لێبڕینی موچەیە. چەندین هەوڵی پەرلەمانتاران بۆ کۆتایی هێنان بەو نادادپەروەردیەی بەرامبەر موچەخۆران لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە لەمپەری بۆ دروستکراوە، هەرچەندە چەندین جار واژۆی پێویستی پەرلەمانتاران بۆ قسەکردن و بەدواداچوونی جددی لەسەر موچە و دەستگیرکردنی چاڵاکوانان و ڕۆژنامەنووسان و دۆخی گوزەرانی هاوڵاتیان پێشکەش کراوە، بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە پێچەوانەی پەیڕەوی ناوەخۆ زۆرینەی ئەو یاداشتانەی پشتگوێ خستووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.